گفتوگۆی ڕووداوەکان. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. لەرکە بیسەرمانن سڵاوتان لێ بێم، کاتتان باش بەڕێزان. بە یارمەتی هاوکارانم بەرنامەیەکی نوێتان پێشکەشەکەین تایبەت بە کێشەی گەڕێکی نەورۆز لە کەرکووکدا کە بۆ خۆتان دەزانن لە دژی هەوڵی سوپای عێراق بەسی چۆڵکردنی گەڕەکەکەیان ماوەی 8 ڕۆژە دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک بەردەوامن لە مانگرتن. ئێستا 7 خانووی دانیشتوی ئۆتۆمبیلی گول لە نەبڕی سوپای عێراقی تێدا جێگیر کراون و سوپای عێراق بە بیانووی ئەوەی خانووەکانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک لە سەردەمی حکومڕانی ڕژێمی باس لەلایەن ئەفسەرەکانی سوپای عێراق خاوەنداری کرابوون. ماوەی 8 ڕۆژە بە چەکی قورس و مامناون چوونەتە سەر خەڵکی ئەو گەڕەکە و داوایان لێ دەکەن کە گەڕەکەکە چۆڵ بکەن. باس لەوە دەکرێت کە ئێستا ژمارەیەک لە خانووی گەڕەکەکە کە خاوەنەکانیان بۆ کاری نۆژەنکردنەوە چۆڵیان کردبوو ئێستا ئۆتۆمبیلی گول لە نەبڕی سوپای عێراقی تێدا جێگیر کراوە. لە دژی ئەو کارەش ماوەی 8 ڕۆژە دانیشتوانی گەڕەکی نەورۆز بەردەوامن لە مانگرتن و خێوەتیان لە ناو گەڕەکەکەدا هەڵداوە. جێگەی ئاماژەیە کە لە ساڵی 2023 122 خانوو لە گەڕەکی نەورۆزدا هەبووە کە ئێستا 172 ماڵی کوردی تێدانیشتەجێن. زەوی و خانوانە بێتاپۆن لە کاتێکدا پێشە و کاتە بەعز ڕادەسی بەرپرسانی خۆی کرد و بەڵام هاوشێوەی خانوە بێتاپۆکان بڕیاری 320 ساڵی 2022 ئەنجومەنی نوێنەرانی عێراق دایانگرێتەوە کە تاپۆ بکرێت لەسەر ئەو کەسانەی کە تێیدا نیشتەجێن. ئێمە هەوڵ دەدەین کە بزانێکین هەتا ئێستا ئەم کێشەیە بەردەوامە و چۆن چارەسەر دەکرێت. پێویستە دانیشتوانەکەی ڕووبکەنە کێ و لەگەڵ کێ گفتوگۆ بکەن لەم بارەوە. ئێمە هەوڵ دەدەین لەگەڵ مەلافەرمان دانیشتوی گەڕەکی نەورۆز پێشمەرگەی دێرین و هاوکات لەگە سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پەرلەمانی عێراق گفتوگۆ بکەین. ئەمە تەوەری یەکەمی بەرنامەی ئەمڕۆ دەبێت. تەوەری دووەمی بەرنامەی ئەمڕۆمان تایبەت دەبێت بە بایکۆتکردنی خاوەنانەوە خانەکانی هەولێر کە بەهۆی فشارەوە دەنان و سەمون بە 1000 دینارە ماوڵاتیان بفرۆشن و زیاتر لە 600 دەنانەوە خانە ئەمڕۆمانیان گرتووە و دەڵێن کە 1830 کرێکار کاریان نەبووە. یەکێک لەو مژارانەی کە زۆرترین دەنگدانەوەی لێکەوتەوە دەستگیرکردنی یەکێک لە خاوەنانەوە خانەکان بوو بەهۆیەوەی کە ناڕزایەتی دەربڕی، بەڵام بۆ تەنیا شەوێک لە دەستگیر کرا لەلایەن پارتی دموکراتی کوردستان و دواتریش لەژێر فشاری ڕایگشتیدا ئازاد کرا. هەوڵ دەدەین ئەم مژارەش لەگەڵێکە لە خاوەنانەوە خانەکان بەناوی سۆران دڵشاد گفتوگۆ بکەین، بزانێکین کێشیان چی دەبێ، چۆن دەتوانن چارەسەری کێشەکەیان بکەن و دەمەوێت بچمەوە سەر کێشەی گەڕەکی نەورۆز. دوایەوەی کە نوێنەراتی گەڕەکی نەورۆز سەردانی نوێنەراتی ڕێکخراوی یۆنامیان کرد لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا داوایان کردبوو کۆبوونەوەی حیزبە کوردستانەکان لە چادری مانگرتوانی گەڕەکی نەورۆز ئەنجام بدرێت ماوەی چەند ڕۆژێکە وەکو ئاماژەم پێدا لە سەرەتاوە کە 8 ڕۆژێک دەبێت هەوڵاتیانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک لەلایەن سوپای عێراقەوە هەوڵی داگیرکردن دەدرێ و ڕێگەنادەن هەوڵاتیانی ئەو گەڕەکە مامۆڵە بە خانوەکانیانەوە بکەن بە بیانووی ئەوەی زەوی ئەو خانوانە تاپۆی وزارەتی بەرگریە بۆ هۆشە و دانیشتوانی گەڕەکەکە لە کوورنشینەوە لە دژی ئەو مامەڵەی سوپا خێمەیان هەڵداوە و ڕێگە بە داگیرکردنی خانوەکانیان دەدرێ. ئەگەر هاوکارانم هەوڵ بدەن میوانەکانم بۆ وەربگرن سوپاسیانەکەم بۆی بتوانین گفتوگۆی زیاتر بکەین، بزانێکین چارەسەری چی دەبێ. مەلا فەرمان محەممەد نوێنەری دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک دوایین پێشهاتەکانی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا خستە ڕوو باسی لەوە کرد کە پەیوەندی بەکار و بەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە، داوان کردووە کە وەکو هەوڵ و ڕووداوەکانی کەرکووک و گەڕەکی نەورۆز گوزەر نەکا ببێ بە پرسێکی گرنگ بە تایبەتی ئەو ستەمەی لە کەرکووک و تورکمان کراوە لەسەر زەویزار دوجاریش پرسی داگیرکردنی گەڕەکی نەورۆز ئەگەری هێمە بۆ گەڕەکانی دیکەش بەرەبسێنێ.
بەداخەوە بڕیار بوو لەگەڵ مەلافەرمان وەکو ئاماژەم پێدا دانیشتوویەکێ لە گەڕەکە و پێشمەرگەی دێرین هاوکارانم ئاماژە بۆ دەکەن کە وەڵامی پەیوەندیەکەی ناداتەوە چ لە ڕێگەی ڕاستەخۆ چ لە ڕێگەی ئینتەرنێتەوە هیوادارین کە بتوانین خۆمانی بگەێنێ و مەبەسمە کە گفتوگۆی لەبارەوە لەسەر کێشەی گەڕەکی نەورۆز بکەین هەڵ دەدەین لەگەڵ سۆران عومەر گفتوگۆ بکەین ئەگەر میوانی دووەمم سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق ئامادە بێت گفتوگۆی زیاتر بکەین بۆی بزانێکین پاساوەکانی سوپای عێراق چین ئێستا گەڕەکی نەورۆز کێشەکەی بەکوێ گەیشتووە و تا چەند ئەگەر دانیشتوانەکەی هەوڵ بدەن ڕووبکەنە بەغدا و لەوێ سکاڵای یاسایی تۆمار بکەن ئەنجامی خۆی دەبێ بەرپرسانی هەرێمی کوردستان لەبارەی کێشەکەەوە چی دەڵێن هەتاوەکوونێ بتوانین گفتوگۆی زیاتر بکەین من هەوڵ دەدەم زانیاریەکانتان بۆ ئەپدەیت بکەمەوانێ بەڵێ بەڕێزان وەکو ئاماژەم پێدا لەگەڵ سۆران عومەر گفتوگۆی زیاتر دەکەین سەرۆکی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق کاک سۆران سڵاوت لەبێ ئەم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی هەموو کاتێکتان کاک سۆران بۆ خۆت ئاگاداری کێشەی گەڕەکی نەورۆزی لە شاری کەرکووک کە ماوەی 8 ڕۆژە دانیشتوانەکەی بەردەوامن لەمانگرتن دەبێت پێمان بڵێ ئەمەی کە ڕوو دەدات چییە پێویستە چ خوێندنەوەیکی لێ بکرێ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان ڕێزم بۆ جەنابەت بۆ بیسەرانی ڕادیۆکەتان سپاس دەکەین ئەوەی ڕوو دەدات بڕیارێکی کۆنە کە پشتی بەستووە بە چەند قەرارێکی ڕژێمی لە ناوچووی بەعز کە تا ئێستا هەندێک لەو قەراراتانە بەداخەوە هەڵنەوە شێنراونەتەوە و کاری پێکرێ ئەویش ئەوەیە کە ئەم گەڕەکە کاتی خۆی وەزارەتی بەرگری عێراق لە سەردەمی ڕژێمی لە ناوچووە دروستی کردووە ئێستا وەزارەتی دیفاعی عێراقی بە بڕیارێکی ساڵی 2019 ئەنجومەنی وەزیران داوای ئەو خانوانە کاتەوە گوایە مڵکی وەزارەتی بەرگریە لە کاتێکا لەسەر زەوی وەزارەتی مالیە دروست کراوە و 40 ساڵە ئەمە خەڵکتیایە نیشتەجێە و مامەڵەی پێواکە ئێستا هاتوون پشتبەست بە و بڕیارە کۆنە ئەیانەوێ لە دەستی خەڵکی وەربگرنەوە لە کاتێکە ئەمە گەڕەکێکە ئێستا لە ناوجەرگەی شاری کەرکووکایە و بۆ بە شوێنێکی سەکەنی و بازرگانی تەماعێکی گەورەیتیایە لەلایەن خەڵکانێکەوە کە ئەم بڕیارە دایانەوێت جێبەجێ بکەن بە سەریانە بۆیە هەر ماڵێک لەو ماڵانە کە چۆڵ بووە سوپا چۆتە ناوی واتە هەر ماڵێک چۆڵ بووە و کەسی تیان نەبووە هەیە تعمیرێکات سوپای عێراق چۆتە ناوی هەیە لە ماڵ نەبوون لە میوانی بوون چوونەتە ناوی زانیویانە چۆڵە باشە کاک سۆران ئەوەندەی کە بەدوەدا چوونمان کردووە لەسەرم پرسە ئەمەی کە ڕوو دەدات لە عێراق لە کەرکووکدا و خۆشت ئاماژت پێدام دروست نییە و لە ڕووی یاسایی شەوانێ ینی کارێکی ناساییە ئەگەر هاوڵاتیانی ئەو گەڕەکە و لەگەڵ نوێنەرایەتی ئەو گەڕەکەدا بچنە بەغدا لەبێ سکاڵا تۆمار بکەن لە دادگا پشگیریان دەکەن ئەنجام دەگرێ بەڵێ طبعا لیژنەیەک ئەم کاریان کردووە و لیژنەیەک دروست کراوە لە وەزارەتە پەیوەندیدارەکان و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی ئەم بابەتە بە دوواداچوونی بۆ بکرێ بەڵێ و لیژنەیە دروست بووە و کاریش کراوە بۆی جگە لەوە خەڵکی گەڕەکەکە ئەوانیش لە ڕێی پارێزەرەوە سکاڵایان لەو مامەڵەی سوپا تۆمار کردووە چونکە مامەڵەیەکی نایاسایی ڕێپێدراو نییە کە سوپا بەو جۆرەتە دەخول بکە و بچێتە ناو ماڵانەوە و بە شێوەیەکی ئەسکەرتاری زۆر نەگونجاو
باشە مەلا فەرمان محەممەد نوێنەری دانیشتوانی گەڕەکەکە و هاوکات پێشمەرگەی دێرینیش لە شاری کەرکووک 2 ڕۆژ پێش ئێستا لە کۆنگرەی ڕۆژنامەوانیدا باسی لەوەی کردبوو کە پەیوەندیان بە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کردووە داوایان کردووەک و هەوڵ و ڕووداوەکانی کەرکووک گەڕەکی نەورۆز گوزەر نەکا پیایە ڕاستە جەنابەت ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و سەرۆکی فراکسیۆنەکەشی لە پەرلەمانی عێراقدا بەڵام داوای کۆبوونەوەی حزبە کوردستانیەکان کراوە لەناو سەبارەت بەم کێشەی بۆ تا ئێستا نەکراوە و پرسیش دەکرێت بۆ تا ئێستا سەرۆکی هەرێم جێگری سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت جێگرەکەی نەچوونەتە ئەوێ بۆ خۆ دەزانی کە ئەوەندە نابێت هەڵبژاردن ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوەچۆوەی کە خەڵکی کەرکووک کردی نابێ بیرمانچێ کەم نەبوو. ڕاستیە مەوزوعی لایەنەکانەوە بێ خۆیان جوابیەوە بدەنەوە کە بۆ کۆنەبوونەتەوە یا کۆبوونەتەوە من ئاگاداری نیم بەڵام بەعام بە گشتی دەمێکە لایەنەکان و هەردوو پارتی دەسەڵاتدار ناکۆکن لەسەر کەرکووک و لە کەرکووک ململانەیەکی خراپیان کردووە بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە خۆیان نەبێت جواب بنەوە ئایا ئەوان چی ئەەکەن لەو بابەتە چوونیانە چوون بەڕاستی من ئەویان نازانم هەرچەنە ئەوەی کە پەیوەستە بە ئێمەوە لە پەرلەمانی عێراق کاری جدیمان ئەبێت لە دەستپێکردنەوەی خولی یاسادانانی نوێیە کۆمەڵەگەڕێکی تریش کارەکان ئەڵۆشانەوە و بڕیارانەیە کە بەو جۆرە مامەڵی کردووە سوپا بێت شەرعیەت بدا بە مامەڵە نایاساییەی بێ بڕیارانە کە بەشێکیان بڕیاری کۆنی ڕژێمی لە ناوچوون هەڵبوەشێنرێتەوە. باشە کاک سۆران بخۆ دەزانی مەسەلەی کێشە لە سەرەکان پاکێجێکی گەورەیە لایەنە کوردەکان لە عێراق لەسەر وەختی بیرمان نەچێ حکومەتەوە تاوکو دروستبوونی کابینەیەک لە دوایەکەکان زۆر داکۆکی قسەی لەسەر هەبوو کە بۆ ناوچە کوردستانیەکان و کێشە لە سەرەکان بەڵام ئێستا خەڵکی کەرکووک جۆرێ لە گلەیە کاڵێ کە قیادەی کوردی وازی لەم ناوچانە هێناوە ئایا بۆی گرنگ نییە جگە لە پرسی نەوت و پرسی بوجە زیاتر؟ لە ڕاستیە دەمێکە ئەو ناوچانە لە دەست دراوە نەک وازی لێ هێنراوە لە دەستانی ئەو ناوچانە باجەکەی گەورە بووە و ئێستش کە بە هەڵبژاردن دەویستێ ئەو ناوچانە دەست بخرێتەوە بەداخەوە دیسان کورد هەر لە مەشان ناکۆک بووە نەیتوانیوە یەکدەنگەوەی دەنگەکان نەفەوتێ بوو ئەوەی بتوانن بنمونە لە کەرکووکە پارێزگار بەدەست بێنن بەداخەوە کوردەمێکە باجی ناکۆکیەکانێداوە لە هەرجەیەک ناکۆک بووینایە نەدەبوو لەو ناوچانەیە لە بەغدا ناکۆکیەکان بگاتە ماستە. باشە ئێستا کێشەی گەڕێکی نەورۆز وەکو خۆشت ئاماژت پێداتەنیا گەڕێکی نەورۆز نییە چەند گەڕێکێکی دیکەشە چۆن چارەسەرەکرێت پێویستە چی بکرێت؟ وەگوتمە بێ ئەو بڕیارانەی کە پشتی پێبەسراوە هەڵبۆشێنرێتەوە کە تەنها لە ناو کەرکووک و چەند گەڕێکێک نییە لە دەرەوەی کەرکووک لە تۆپزاوا و لە گوندەکان و لەو جێگایانش زەیوزارێکی زۆری کورد عەرەب داگیری کردووە هەر بە بڕیاری ڕژیمی لە ناوچەی باس. هەڵوەشانەوەی ئەم بڕیارە کاتی پێویستە کاک سۆران؟ بەدڵنیاییەوە هەوڵی زۆری شێوە. دنیایەک سوپاس سۆران عومەر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی عێراق سوپاس بۆ بەشداری بوونت. بەڵێ بەڕێزان وەک دەزانن کە خاوەنانەوەخانەکانی هەولێر ڕەتی دەکەنەوە بەهۆی فشارەوە دەنان و سەمون بە 1000 دینار بە هاوڵاتیان بفرۆشن زیاتر لە 600 دەنانەوە خانەمانیان گرتووە و دەڵێن ئەمڕۆ 1830 کرێکار کاریان نەبووە. لە بەیاننامەیەکدا خاوەنانەوەخانەکانی هەولێر کاڕاستەی سەرۆکی حکوومەتی هەرێمیان کردووە دەڵێن 600 دەنانەوەخانە دانەوەخانەیان بەهۆی ئەو فشاری زۆری کە لەسەریانە کاریان نەکردووە ئاماژیان بۆ کردووە کە دەست خراوەتە گیرفانیان و چاو بڕاوەتە نانی دەمیان داوا لەسەر گۆزیرانی هەرێم دەکەن
بڕیاری هەرزانکردنی نان ڕابگیرێ و دەڵێ بەرپرسانی هەولێر ڕێگەنادەن کە کار بکەن. یەکێک لە خاوەن نانەوەخانەکانی هەولێر بە ناوی سۆران دڵشاد لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێت. کاک سۆران سڵاوت لەبێ، سپاس بۆی کە میوانی لەگەڵمانە. سلااو لە خۆش بەڕێزم، زۆر سپاس. کاک سۆران ئەتوانی پێمان بڵێ ئەمڕۆ وەکەوەی کە لە ڕاگەیانەکانەوە باسکرا و 600 نانەوە خانەمانیان گرتووە، ئەم ژمارە ڕاستە و بە کۆی گشتی باسێکمان بۆکە ئێوە بۆچی مانتان گرتووە؟ بەڵێ وایە قسەی ڕاستە، 600 نانەوە خانە قەپاتی کردووە. بەیانی ئەوانەی کە ماو نەیانزانیات کە شەو درەنگ ئاگاداریان کردینەوە، بەیانی ئەوانش نایکەنەوە، دەڵێن ئەمە دەناری بە 1000 بدەن، دەنان بە 1000 ناتی لۆمە دەرنانیتن بەڕاستی یعنی بەبەر هەندێ ئەمە قەپاتمان کردیە. ئەمە غاستان دێنێ ئارتان دێنێ بزانام کو غاز و ئارت بدەیت. بەڵێ کێ پێتانەڵێ کە غاز و ئارتانە دەینێ؟ حافز پێمان دەڵێ. باشە، ئومێد خۆش ناواتە؟ بەڵێ باشە. ئەتوانی پێمان بڵێیت بۆچی ئێوە قایل نابن بۆی کە دەنان بە 1000 دیناری عێراقی بفرۆشن بە هاوڵاتیان؟ دەمەوێت زیاتر بۆمان ڕوونکەیتەوە بۆی کە خەڵک بەباشی لەمە تێبگا. ڕەنگە من وەکو هاوڵاتیەکی ئاسایی بۆ من گونجاو بێ دەنان بکڕم بە 1000 دینار، بەڵام بۆ تۆ وەکو خاوەن نانەوەخانە گونجاو نەبێ. دەتوانی بۆمان ڕوونکەیتەوە هۆکارەکەی چیە بۆ ئێوە زەرەرە؟ هۆکارەکەی ئاردگرانبوونە و غازگرانبوونەکەیە. هۆکارەکەیتی فەردێ ئارد بچنێ ئێستا لە کوردستان؟ ئاردی بە 32,000 ئەمە دەکڕین، غازی قلینەی غازی بە بتڵ ئیش دەکەین بە 13,000 ئەیکڕین. حکومەت دەرێتە من غاز فرمێ لەگە ئارد فەردەی 1000 ناری نایتە خوارێ، فەردەی ناکە پارێ عەلا کەش ئەم 1000 ناری کەم. ئەمە ئیش دەکا 5,000 نان تقریبا دەکا. 5,000 نان هەشی بە 1000 بدەم دەخی دەکا 625,000 دەخی. ئەگە هەشتی بە 1000 بدەم، ئەگەر دەی بە 1000 بدەم دەکا 500,000. 125,000 فەرقە لەگەر حسێبەکەی هەش نانەکەی. فەرمە 125,000 زەرەر بدەم لەو لایە پێش فەرد ئای دەکەمە ئیش دەکا 10,000. ئەگە فەردی 2,000 بیتە خوارێ 10,000 لە 125,000 لە چێدی. باشە. کاک سۆران، قەیرانی نەبوونی غاز نییە لە ناو هەولێردا سەرباری ئەوەی کە جەناب بەدەسەم گلەیانەتێ، چونکە وەندەی لەرە و لەوەی بیستن لە کوردستان بەتابەتی لە شاری سلێمانی جارجار قەیرانی نەبوونی غازی ماڵانی شەیە کە دەستیان ناکەوێت. بەڵێ وایە نا قەیرانی غازی وکە ناوەڵە نییە، غاسی وەش خۆرەیە بەس بەگران دەداتر تۆ. باشە، ئێوە لەکەیەوە ئەم کێشەیەتان سەری هەڵداوە پێش ئەوەی کە ینی ئەم مامەڵەیە بکرێت لەگەڵ خاوەن نانەوەخانەکانەوە لەلایەن مەسرور بەرزانیەوە؟ مەبەستمەوەی پێشەوەی کە بە ئێوە بڵێ دەنان پێویستە بە 1000 دینار بفرۆشرێ، پێشتر هیچ کێشەیەکتان نەبوو لەوەی کە هەژنان بە 1000 دینار بفرۆشن؟ چونکە وەندەی ئاگاداروین ئێمە لە دوای کاتێک ئاڵۆزیەکانی نێوان رووسیا و ئۆکرانیا سەری هەڵدا نرخی فەردێک ئارد گەیشت بۆ 45,000 دینار، بەڵام ئێوە هەر بەردەوام بوون لە فرۆشتنی نان بە نرخی خۆی. بەڵێ وایە ڕاست دەکەی، ئەمە لەسەرە دەڕۆشتین ناچای خۆ قەپات ناکەین. مەوزوعەکە ئەوەکە عام بوو، یعنی مشکەستاری بوو، ئارد نەبوو، گەرم نەبوو، عام یعنی ناچاری بوو ئیشمان دەکەی بەڕاستی. یعنی ئەمن لەکە خۆم لەمالە جەمعیەکەم کرد، جەمعیەت کرمای کردمان 7 ملیۆن جەمعیەوە کرد، ئەو 7 ملیۆنم کامل هەم لەسەر ئاردی داناوە، فەرد ئاردی بە 45,000 بوو، هەم لەسەر ئاردەکەی داناوە گران بوو. یعنی بەس ئێستاکە نەوشکەستاری هەیە لەخوای بەزابی غاز زۆرە، ئارد زۆرە، بەس دەگەشناین داگەچی. ئەتۆگە ڕاست دەکەی بڕۆ ئەمپێری کارەباکەت هەرزانکە ئیمۆلیدەی ئەمپێری 7,000 لەواتەوە ئەو مانگەی 7,000 دەتێ بەس ئەمپێری کارەبا ئیمۆلیدەی دایتم. ئەتۆگە ڕاست دەکەی بڕۆ دەرمانخانەکەم لەو هەرزانکە یەک بتاقی دەبێت لەکن دکتۆر 25,000 لە وەردەگری، یەک ئیشاعی دەگری ئیشاعەتی ئیشاعە پاسە پلێتەش ئۆنسکۆکەی وەچی پلێتی عین دەبێت 75,000 لە وەردەگرێت. بڕۆ ئەتو ئەوان هەرزانکە نانچاوی لە نانی هەرزاتر نییە، بای 1000 نان دەکڕی 8 نان پێ دێتن، یەک عیلە کامل لەمال پێ تێر دەخواتن، یەک چای دەخۆی بە 500، یەک چای بە 500 نادەخۆی، یەک چایە بە 500 نان چای دەخۆی. يعني حتى إذا الشخص والله كاكا نان جرانا يك شخص نادى
کێشەمە ئەوەیە چلێ گۆشتی بە 20,000 دەبڕەوانە هەرزانکات و شیانی گرانەت و ئەوی هەرزانکە شیانی هەرزانە هەرزان بیمەکات و لە من باش مۆزوعەکە ئەوەیە بەڕێز مۆزوعەکە ئەوەیە معمەلی خوان هەیە لە هەولێرێ ئاردی ئەو نازان و ئارەکەی سەر بکەن ئەوە مۆزوعەکەیە ئەتوانین زیاتر ڕوونی بکەیتەوە مەبەستت چیە لەوەی کارگەی دروستکردنی ئاردیان هەیە دەیانەوێ بەسەر هاوڵاتیانە ساقی بکەنەوە مەبەستت ئەمەیە بەڕێزم بەخوایان کارگەی دروستکردنی ئاردیان هەیە لە پیرداودی دایانایە لە شەڕامەچ لەسەر مەغموری بەخۆیان دایانایە ئاردەکە ئی خۆیان سالیۆکی گەورەیە ئاردی بە 32,000 دەدەنە فڕنیان ئاردەکە شامەکەلێک نایەت لە رووسای ڕا ئەمن لە رووسای ڕا ئەو وڵاتە دەکاتن لە بۆ ناو فڕنی لە هەولێرە دێت لە عێراق و ناو فڕنی دێتن بە 30,000 لە بۆم دێتن لە رووسیا ڕا لە ناو شاری خۆتە 5 ساعت 20 دقیقە لە من دوورە مەحمەلەکە 20 دقیقە لە من دوورە بە 32,000 لە رووسیا گراترە ئاردەکە خێر رووسیا گومرجی لەسەرە باجی لەسەرە کرێی لۆری لەسەرە کرێ ساقی لەسەرە بە 30,000 ئاردۆ دەنی رووسی تو هیچ لەسەر نییە نەکرێت لەسەر نە باز لەسەرە ئاردەکە معمەلی خۆتە کارەبایەکەی خۆتە خێرە بە 32,000 ئاردی دێ من ئەتوو ئێوە غاز بە چۆنت دەکڕن وەکو نانەوە خانەکان 13,000 دەکرێنەما بە 13,000 کڕن ئومێد خۆشناو لە دوانیدا دەڵێت لەمە و دوای لیترێک غاز دەکرێت بە 300 دینار یەک فەردە ئاردیش بە نرخی 28,000 دینار لەگەڵ کڕینی هەر تەنێک ئاردیش فەردەیەک ئارد بە خۆڕایی دەدرێ دیسان بۆ ئێوە ئەمەش قازانج نییە یاخود ئەم لێدوانە دوورە لە ڕاستیەوە ئەو زۆر دوورە لە ڕاستیا و قسەیە ومێت خۆشناو تر 1000 لتر غاز دەمێ 1000 لتر ئەم بەش 3 ڕۆژم دەکاتن بە 3 ڕۆژی خلاص دەبی پاش ئەو 3 ڕۆژ ئێمە چ بکەم ئەو 27 ڕۆژ دەمێنێتن بچم بە 13,000 چەند غازی بکڕم بەش 3 ڕۆژم دەکات ئەمن مانجێ ئەم ماجێ 2,400,000 بەس دەمە غاز ئەو ماجێ 2,400,000 بەس بۆ غازی دەم ئەو ملیۆنە ئەو 1000 غاز بداتێ بە 3 ڕۆژی خلاص دەبی دەکەم من ئەی پاش ئەو 3 ڕۆژێت قەپات کەمە تا مانگە چکە دیسە غاز وەرەگرمەوە یا بچم دیسەم بە 13,000 بیکڕم باشە پارێزگاری هەولێر باسی لەوە کردە بوو کە هەندێ شوێن یاخود ڕاگەاندنەکان ئەم پرسەی بەلا ڕێدا بردۆ یعنی دەستی بۆ ئێوە ڕاکێشاوە ئەمە هەڵوێستی جدی خۆتان بۆکو خاوەن نانەوە خانەکان یاخود کاریگەری هیچ ناوچە و شارێک لەسەر ئێوە نەبووە دەرێک و بەڕێزم پرسییم لەوەی کە ئومێد خۆشناو دوێنێ لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا باسی لەوە کردهبوو بە تایبەتی لە دوای دەستگیرکردنی هاوڕێکەتان کاک ئیدریس مەسعود بەڵێ باسی لەوە کردهبوو کە هەندێ شوێن و هەندێ شار و هەندێ لە میدیاکان ئەم کەیسەی بەلاڕێدا بردووە مەسەلەی پرسی نانەوە خانەکان ئەگینا ئێوە وەکو خاوەن نانەوە خانەکان ڕازی بوون بەمە ڕاستە ئەم قسەیە کەس دەستێوەردانی لەگەڵ ئێوەیان نەکردووە نەخێ کەس بەمە ڕازی نیە بۆ بڕیاری کەس بابەتیش نییە کەس بۆ بڕیاری ڕازی نیە وە نیە شتەیە ئەمڕۆ لە هەولێرە هیچ سەمون خانەیەک و نانەوە خانەیە کار ناکات یانی ئەوڕۆ تقریبا 62 نانەوە خانە قەپاتی کردووە سەمون خانەکان بۆچی قەپات ناکە سەمون خانە بەخۆی سەمون بەخۆی 10,000 بەخۆی 10,000 سەمون کێشەی نییە هەر 10,000 باشە سەمون خانەکە بۆ قەپات ناکەن بەخۆیان 10,000 ئیوان ئەوش عقوبەت 10,000 بداتن ئەوان کێشەیان نییە ئەمڕۆ لە دوای ئەم بڕیارەی کە بایکۆتان کردومانتان گرتووە هیچ لایەنێکی بەرپرس نەهاتووە لەگەڵ ئێوە قسە بکە کاک سۆران بەڕێز پرسییم وتم ئەمڕۆ لە دوای ئەم بڕیارەتان کە بایکۆتان کردو هیچ لایەنێکی بەرپرس لە ناو شاری هەولێرە نەهاتووە لەگەڵ ئێوە قسە بکە کەس ئاگای لەمە هەدانە ئەمەلەکە مەحەفەزە ڕاوەستان 1 ساعت و ساعت کەس ناتە دەرێت قسەش لەگە بکاتن باشە ئەتوانی بەڵێ چوونێکوێ لك منها تلوختان عادي من يوم موضوع عادي شيء كان باشە
ئێوە بەتەمان چی بکەن تاوەکو کەی بڕیارەدەن کە مانگرتن ڕابگەنن وەکو خاوەن نانەواخانەکان لە شاری هەولێردا؟ هیچ فرنێک لە شاری هەولێر پڕی ناکاتەوە تاوە بڕیارماندایی کەسێک نایی بیکاتەوە هەتا پابەندی ڕێمایەکانی منە بن. ڕێنمایەکان تا نەتوانی پێمان بڵێ بە کورتی چی و چین؟ ڕێنمایەکان فەردە ئاردمان و هەرزانکەم بە 15,000 ئاردمان بدەنێ ئەگەر ڕاست دەکەی وەرە بە 20,000 ئاردم بدێ بە 15 بە 20 بدێ 15 تا 20 غاز وەرە بە 5,000 غازم بدێ سەر چاوان حەزکە دەلو دەکەمە حەزان چێشمان نابێنجێ مە چێشمان نابێنجێ. باشە دوایین پرسم بۆ جەنابەت کاک سۆران پێم خۆشە کاک ئیدریس مەسعود نەیتوانی بەشدار بێت لەگەڵمانە ئامادە نەبوو وەڵامی پەیوەندێکەشی بداتەوە ئەگەر پێم خۆشە لە هەواڵی هاوڕێکەسان بپرسم ئێوە ئاگاتان لێیەتی قسەتان لەگەڵی کردو لە دوای ئازادکردنی چی گوت هیچ هەڕەشێکی لێکراوە بۆی کە قسە بۆ میندیاکان نەکا یاخود هیچ ئازاردان و عەزێتێکیان داوە؟ بەخۆیان تەپەم پەیوەندیم پێوە کرد سومەماریشیان یعنی هیچ باسوێ بێ لە هەڕەشیان لێکردوە ئەوشتان بیست ئەو شەشی شوا لە گۆڕێن نیە نەخێ هیچ ئەشکەنجە و ئازارێکی شیان نەدابوو؟ هیچ ئەشکەنجە نەدرایە ئازە لە ژۆر جەسیسنی قسانێک کردبی نازانمە پرساندی بیان بەس بە قسەی خۆی گوت هیچ هەڕەشیانە نەکردیمە و بەس ئازار نەدایە بەڕاستی یعنی هیچ ئازارەچە نەدایە ئاگام لێیە. هیچ بەڵێننامێکیان پێپڕ کردوێتەوە ئەوەندەی ئاگاداربی؟ نەخێر ئاگادیت یا پێپڕ نەکردەوە ئەوەندە من ئاگادار ئەز لە ژۆرەکەش نازانم لە ژۆری ئاگادار نیمە لە ژۆرێ. باشە بە بڕیاری کێ دەستگیر کرابوو ئەوەندەی بزانێ؟ والله ناز کەس ئێستا بخۆش نازانێ بە بڕیاکی دەستگیر کرابوو هاتن ناو قومستاریان کرد و بردیان. دنیایەک سپاس دەکەین کاک سۆران دڵشاد خاوەنی یەکێ لە نانەواخانەکان لە شاری هەولێر لەگەڵمان بەشدار بووی بە ئومێدیەوەی کە کێشەکەتان چارەسەر ببێ و ڕۆژێکی خۆشت هەبێت. بەڵێ بەڕێزان جارێکی دیکە دەمەوێت دوای زانیاریتان لەسەر کێشەی گەڕێکی نەورۆز بۆ ئەپدەیت کەمەوە لە دژی هەوڵی سوپای عێراق بەمبەستی چۆڵکردنی گەڕەکەکەیان ماوەی 8 ڕۆژە دانیشتوانی گەڕێکی نەورۆز لە شاری کەرکووک بەردەوامن لە مانگرتن و 7 خانووی دانیشتوانی ئۆتۆمبیلی گولە نەبڕی سوپای عێراقی تێدا جێگیر کراون. سوپای عێراق بە بیانوەوەی کە خانوەکانی گەڕێکی نەورۆز لە شاری کەرکووک لە سەردەمی حکمڕانی ڕژەمی باس لەلایەن ئەفسەرەکانی سوپای عێراق خاوەنداری کراون ماوەی 8 ڕۆژە بەچێکی قورس و مامناون چوونەتە سەر خەڵکی ئەو گەڕەکە داوایان لێ دەکەن گەڕەکەکە چۆڵ بکەن. ئێستا 7 خانووی گەڕەکەکە خاوەنەکانیان بۆ کاری نۆژەنکردنەوە چۆڵیان کردووە و ئۆتۆمبیلی گولە نەبڕی سوپای عێراقی تێدا جێگیر کراوە لە دژی و کارش ماوەی 8 ڕۆژە دانیشتوانی گەڕێکی نەورۆز بەردەوامن لە مانگرتن. دانیشتوانی گەڕێکی نەورۆز هەوڵەکانی سوپای عێراق بۆ داگیرکردنی گەڕەکەکەیان ڕەت دەکەنەوە و باسییان لەوە کردووە بە پێشێلکاری یاسایی ناوی دەبن چونکە لە دوای ڕوخانی ڕژەمی باسەوە لەو خانوانە دانیشتەجەن کە مافی خاوەندارێتیان دەگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی عێراق لە ساڵانی ڕابردووشدا بە فەرمی مامەڵەی کڕێنی خانووەکانیان دەستی پێ کردووە بە ڕێگەیەکی یاسایی. ژمارەی خانووەکانی گەڕێکی نەورۆز 200 ماڵە دانیشتوانەکەی پێکاتووی کوردن بۆ خەڵکی ڕەسەنی شارەکەن بەهۆیەوەی لە دژی ڕژەمی باس بوون لە سەردەمی حکمڕانی باس ڕاگوێزرابوون بۆ هەولێر سلێمانی لە دوای ڕوخانی باسەوە گەڕاونەتەوە بۆ کەرکووک لەو خانوانی نیشتەجێن کە خاوەندارێتیان بۆ وەزارەتی دارایی عێراق دەگەڕێتەوە و 2 ڕۆژ پێش ئێستاش دوایەوەی کە نوێنەرانی گەڕێکی نەورۆز سەردانی نوێنەراتی ڕێکخراوی یۆنامیان کرد لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا داوایان کردبوو کۆبوونەوەی حیزبە کوردستانەکان لە چادری مانگرتوانی گەڕێکی نەورۆز ئەنجام بدرێ دوای ئەوەی کە لەگەڵ نوێنەراتی یۆنامی لە گەڕێکی نەورۆز هەردا کۆبووبوونەوە گەڕانەوە بۆ چادری مانگرتن و لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا باسییان لەو کرد کە یۆنامی بەڵێنی پێداون کێشەکەیان بناسێنن و کاری لەسەر بکەن وە کۆی کە مەلا فەرمان نوێنەری دانیشتوانی گەڕێکی نەورۆز لە شاری کەرکووک دوایین پێشاتەکانی لەو کۆنگرێ خست بۆ ڕوو داوای کردبوو کە کۆبوونەوەی حیزبە کوردستانەکان سەبارەت بە داگیرکردنی ماڵەکانیان لەلایەن سوپای عێراقەوە لە ناو چادری مانگرتوانی گەڕێکی نەورۆز ئەنجام بدرێ. بەڵام سۆران عومەر کەمێک پێش ئێستا باسی لەوە کرد کە هەتاوەکو ئێستا ئاگاداری ئەوە نییە کە لایەنە سیاسیەکان ئایا کۆبوونەوەیان کردبێ یاخودنا بڕیار بوو هەر خۆشی وەکو نوێنەری
گەڕەکەکە و پێشمەرگەیەکی دێرینیش کە مەلا فەرمان بەشدار بووە بەڵام بەداخەوە تەلەفۆنەکەی داخستووە بە ئومێدم کە بۆ هەفتەی داهاتوو یاخود لە ڕۆژانی داهاتوودا بتوانین گفتوگۆی زیاتر لەسەر ئەم مژارەکەین بە ئومێدەوەی کە دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە کەرکووک ئەم کێشیان چارەسەر بێ و ماڵەکانیشیان بۆ بگەڕێتەوە بۆ ژێردەستی خوان و ئەوانەشی کە لە خانۆکەیان دانیشتەجێن ئێستا وەکو ئاماژەم پێداکە نزیکەی 7 ماڵ دەبێت لە دەستی بەسەردا گیراوە 7 خانووی گەڕەکەکە خاونەکانیان بۆ کاری نۆژانکردنەوە و ئاماژەم پێدا چۆڵیان کردبوو وتونبێلی گولە نەبڕی سوپای عێراقی تێدا جێگیر کراوە لە دژێ و کارە شماوی 8 ڕۆژەبێ دانیشتوانی و گەڕەکە بەردەوامن لەمانگرتن. سوپاس بۆی تام کاتە بیسەرمان بوون بمێنن بەخێر.